فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیماندارانی زۆر بەڕێز، لە خزمەت سوورەتی لوقمان ئاەتی 34 دابووین. خوای پەروەردگار پێی ڕاگەیاندین کە پێنج شت تایبەتمەندی خوای پەروەردگار خۆیەتی، هیچ مەخلووقێکی هاوبەش نەکردووە لە زانینی ئەم پێنج شتەدا. إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير. باسی هاتنی قیامەت و بارینی باران و ئەوەی کەوا لە ڕەحەمی ئافرەتایە و چوارەمیشیان وما تدري نفس ماذا تكسب غدا. وتارەکانی ڕابردوو باسمان کرد، ئەم شەویش هەر لەسەر خاڵی وما تدري نفس ماذا تكسب غدا. هیچ نەفسێک نییە بزانێ بەرهەمی کاری بەیانی چی دەبێ. بەئیزنی خوای پەروەردگار لەگەڵماندا بن لە زنجیرە باسی شارەزابەدا، لە شارەزابوون لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا باز زیاتر تشکێکی تر بخەینە سەر ئەم ئاەتە، ئەم بەشە لە ئاەتەکانی قورئانی پڕبەرەکەت. یەکەم دەرس لە ئاەتی وما تدري نفس ماذا تكسب غدا، زانایان فەرموویانە ئیدعاء علم الغیب کوفر. هەر کەسێک پەنا بە خوای پەروەردگار بانگەشەی ئەوە بۆ خۆی بکە کە دەزانێت داهاتوو چ دەبێ. هەر کەسێک بانگەشەی ئەوە بکە داهاتووی خۆی یان خەڵکی چی دەبێ، کوفڕن، ئەوە پێی کافر دەبێ. هەر کەسێک فاڵچی بێ کافرە بە دینی محەممەد صلی الله عليه وسلم. هەر کەسێک دەست بۆ خەڵک بخوێنێتەوە، قاوە بگرێتەوە، هەر کەسێک ساحیر بێ، هەر کەسێک بورج بنووسێ لە گۆڤار و ڕۆژنامەکاندا یان بەداخەوە. لەم سەدەی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی سەدەی 21 هێشتا کەناڵ هەیە، خەڵک دێنێتە سەر تەلەڤیزۆن پێشبینی ئەوەی دەکا ڕووداوەکانی جیهان چی دەبێ، تۆ ئەگە بورجی کاوڕت هەبێ، گامێشت هەبێ، نازام چت هەبێ، چی لێ بەسەر دێ. کوفڕن بەڕێزان، ئەوە ئەو کەسە کافرە. هەر کەسێ ئیدعای ئەوە بکە خۆی ژیانی چۆن دەبێ یان فاڵ و بورج بۆ خەڵک بخوێنێتەوە، تۆ لەم مانگەدا ئەوانەی کە لە دایکبووی فڵان و فڵانن ئەوان لێ بەسەر دێ، پێشبینی ئەوان بۆ دەکەین کە ئەوە دەستکەوتێکت هەبێ ناوکت بکەوێ، وەڵا ئەوە کوفڕن، ئەوە کافرە بە دینی محەممەد صلی الله عليه وسلم. ئەوەش بڕوای پێ بکە نەعوذ بالله. کەسێک گۆڤارێک ڕۆژنامەیەک شوێنێک بکڕێ بڵێ بزان داخۆ بورجەکەم لەم مانگەدا داخۆ چیم پێ دەڵێ، بڕوا دوا بێ کە ئەوە ڕاستە تۆش کافر دەبی. ئەمە عەقیدەیە. وما تدري نفس ماذا تكسب غدا، أما بس تايبتها بقى الله سبحانه وتعالى. ومن يزعم أن أحدا من الأنبياء والأولياء يعلم الغيب فقد ادعى مشاركة المخلوق للخالق. هر کەسێک وابزانێ یەقینی وابێ کە یەکێک لە پێغەمبەرانی خوا، چاولێ یەکێک لە پێغەمبەران کە پێغەمبەران لە هەموو کەس نزیکتر بوون لە خواوە، هەڵبژێردراوی خوا خۆنی، یەقینت وابێ کە یەکێک لە پێغەمبەرانی خوا، یەکێک لە مشایخین و ئەولیا و ساڵحان و پیاوچاکان دەزانێت کە بەیانی چی ڕوودەدا. ئەزانێت تۆ نەگبەتی یان خۆشبەختی، ئەزانێت فڵان کەس چارەنووسی لە فڵان کەس نووسراوە شووی پێ دەکا یان ناکا، ئەزانێت تۆ دەوڵەمەند دەبی یان هەژار دەکەوی، مامەڵەکەت قازانج دەکا یان زەرەت دەکا، ئەوە نەعوذ بالله کافرە. چونکە ئەگەر ئەوە نەک بڵێ فاڵچیەک، ها بەڕێزان لێرەدا ناڵێ فاڵچیەک یان بەختگرەوەیەک یان ئەوەی بروجنووسێک، ئەڵێ ئەگەر وا بزانە پێغەمبەرێک لە پێغەمبەران، سبحان الله، ئەگەر یەکێک لە ئەولیا و ساڵحان ئەمە دەزانێ کەوانە نزیکترین کەسن لە خواوە، ئەوە مشاركة المخلوق للخالق، ئەوە نعوذ بالله کەسێکی هێناوەتە هاو بەشی خوا کە مەخلوقە وەلای الله کە خالقە.
بە ئەمە مشریک دەبی کافر دەبی لە دینی محەممەد دەچەوە دەرەوە صلی الله عليه وسلم ئەگەر نێوچاوانت هەر هەموو بە سوزدە نووسابێ لە ڕۆژی قیامەتە یەک عەمەلت نەماوە چاوت بە بەهەژ ناکەوێ ومن يشرك بالله فقد حرم الله عليه الجنة حرام بو أبدا وأبد بهەژ نابینی ئەم بابەتانە بۆیە لەم زنجیرە باسی شارەزا بەدا زیاتر تەرکیزی لە خەمەسەر بەڕێزان خەڵک هەیە تەسبیحەکەی دێنێ و دەبا بە تایبەت لە خوشکانمدا هەر بە ئاشکراوە ئەوەندە ساویلکەیە ئەم هەموو ساڵە عیبادەت و خواناسی مامۆستا وەڵڵاهی ئەوە چوومە لای کابرایەک ماڵی ئاوا بێ بۆی تەماشا کردم کوێتی تۆ سحرت لێکراوە ئەوە تۆ سحرت لێکراوە و خوشکی خۆت سحری لێ کردووی ئەوە تۆ ئافرەتێکی دڵسافی جا ساویلکەی جارێک وەرە ئافرەتێکم بۆ بدۆزەوە ساویلکە نەبێ دڵساف نەبێ ئەوە کەسێک هەیە ناحەزی تۆیە دەوەرە کەسێکم پێ بڵێ ئافرەت ناحەزی نەبێ ئەوە ها فاڵچیە ئەو درۆزنە ئەو ساحیرە ئەدەزانێ خاڵی زوعفی تۆ لەکوێدایە هەر بۆ خۆمان من و تۆش بیر بکەینەوە وەڵایەکی ڕقی لێتەیە وەڵای لە ڕاست دەکەی قابل عالم خەڵک ڕقی لە خۆیان نەعوذ بالله قابل ڕقی لە تۆ نەبێ خەڵک ڕقی لە کەلامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم قابلە تۆ بە مەلایکەت بزانێ خوشتی بەڕێزم جا ئەڵێ وەڵا جنۆکەکانی بۆ دەرکردم بە گوێی خۆم جوێم لێ بۆ جنۆکەکە قسەی دەکرد کوڕە خۆدانێت تەسجیلێک لەو دیوەدانراوە تۆی پێ خەڵەتاندووە ئەو بەدبەختە ئەگەر ئەوەندە ساڵح و خواناسە خۆ نابێتە پێغەمبەر ئەگەر گومانت وا بێ پێغەمبەرێک لە پێغەمبەران ئەزانێ ژیانی تۆ چی لێ دێ و چت لێکراوە چت بۆ دەبێ کافر دەبی پێغەمبەرێک لە پێغەمبەران جاوەرە چڵکنێکی ئاوە بە ناوی دینەوە بێ یان بە ناوی غەیری دینەوە بێ پێت بڵێ ژیانی تۆ بەستراوە بەختت بۆ دەکەمەوە ئەوە بەختی تۆ لە شوکردنا بەسراوە هەیە دەخواز بێنی چووە ئەڵێ وەڵاهی چووم وتوێتی بەختت بەسراوە ئەبێ ئەوەندە پارە بێنی هەندێک گۆشت بدەمە جنۆکە جاران جنۆکەی جاران من بیست بووم لە زانایان و مامۆستایاندایان گوت جنۆکەی ئێسقان دەخوا ئەم جنۆکانی ئەم سەدەی ئێستا و لەم شارانەی کوردستاندا گۆشت دەخۆن گۆشتی نەرمە نەبێ نایخۆن یعنی شێخ بۆ خۆی جنۆکەیە ئەینا جاران دەیانگوت ئێسقان لە دەشت و سەحرادا خۆتی پێپامەکەوە چونکە خواردەمەنی جنە ژنگە پارێزە ئەمانەی ئێستا گۆشتی نەرمەی بەرق نەبێ نایخۆن حتا بەختی تۆ دەکرێتەوە میلەتی مسلمان ئەزیزەکانم ئەمە بە هەموو ئیمانداران ڕابگەێنن ئەم وتارە چاک بڵاو بکەنەوە بۆی بچێتە مێشتیانەوە ئەوانە هیچ مەخلووقێک نییە لەسەر زەویدا بزانێت داهاتووی نەخۆی نەتۆ چ دەبێ هەر کەسی ئیدعای ئەوە بکە فقط كفر كافر بدين محمد صلى الله عليه وسلم بلغمان چیە ئێمە لە خزمەت قورئانن دەبێ بەڵگەکانمان بە کەلامی خۆشی کەینەوە بەڵگەمان صحيح مسلمة ژمارەی فرمودە 287 لە صحيح مسلمة خاتو عائشەی دایکمان خێزانی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ من زعم أن رسول الله صلى الله عليه وسلم يخبر بما يكون في غد فقد أعظم على الله الفرية هر کەسێک وا بزانێ ئەم محەممەدە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خاتەمی پێغەمبەرانە نزیکترین عەبد لە خواوە محەممەدە صلی الله عليه وسلم سەردار و قافڵەی هەموو پێغەمبەران ئاواکەی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم بەدەستێوەیەتی هەر کەسێ ئەمە خێزانەکەی پێغەمبەر وا دەڵێ کەس لەو لی نزیکترە عایشەی کچی ئیمامی ئەبوو بەکر هاوسەری ڕەسوول الله صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە ئیمانداران لە خەڵکی سەر زەوی تا قیامەت وا بزانێ محەممەد صلی الله عليه وسلم ئەزانێ بەیانی چ دەبێ ئەوە درۆیەکی هەرە گەورەی بە ناوی خواوە کردووە چونکە خوا لە سوورەتی ئەنەمل ئایەتی 65 دەفەرمێ قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم کەس درۆ بە ناوی خواوە نەکا بڵێ محەممەد شت دەزانێ خۆت پێیان بڵێ لە ئاسمانەکاندا هەرچی مەلایکەتە لە جوبریل و میکائیل و ئیسرافیل و مەلەک المەوت و مەلایکەتی مقەڕەبین کە لەو ئاسمانەدا شوێنی پەنجەیەک چوار پەنجە نییە فریشتەیەکی لێ نەبێ و سوزدە بۆ خوا نەبە بەس خوا دەزانێت چەندە مەلایکەت لە ئاسماندا هەیە ئەوەش کە لەم سەرزەویەیە هەموو پێغەمبەران هەموو ساڵحان ئەوانەی کە بەردەوام سەریان لە سوزدەیە بۆ خوا هیچ کەسێک علمی غەیب نازانێ إلا الله بۆ خۆی نەبێ سبحانه وتعالى ئەوە خاتو عایشە دەفەرمێ ئەگەر کەسێ بزانێ پێغەمبەری خوا دەزانێ بەیانی چی ڕوودەدا درۆی بە ناوی خواوە کردو چونکە خوا خۆی فەرمۆی علمی غەیب نە لە ئاسماندا و نە لە سەر زەویدا بجگە لە الله هیچ کەس نایزانێ ئەو درۆیە بە ناوی پێغەمبەرەوە مەکەن صلی الله عليه وسلم دووەم لە بوختانی خاتو عایشەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیکی یەک مانگ ئەو خۆشەویستە چ دڵاوەڕاوکێ و ناڕەحەتیەکی هەبوو ئەگە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو گەورەی خۆیەوە بیزانایە
یعنی داهاتوو چۆنە ئاگای لە شتێک بووە کە خۆ ئاگاداری ناکە بە وەحی پێی ناڵێ یەک مانگ بە خەفەتەوە نەدەتلایەوە هەر لە یەکەم چرکەدا دەیگوت عایشە دەنگ و باس و بوختانێکی وا بۆ تۆ کراوە خەمن نەبێ من عیلم و یەقینم هەیە کە تۆ پاکی بەڵام کاتێک کە مەیلی سار بوو لەگەڵ خات و عایشەدا لێرەدا بەڕێزان ئاماژە بەوە دەکەم بۆیە تاوانی بوختان لە هەموو تاوانێک دوای شیرک گەورەترە واللهی لە قەتڵ لەوانەیە گەورەتر بێ چونکە کەسێک دەکوژی بە فیشەک نەجاتی دەبێ و دەڕوا مەزلومەتە چۆتە قیامەتی خۆیەوە بەڵام ئەوەی بوختانی بۆ دەکەی خوا پەناماندا بوختانی بۆ دەکەی و ئەتەوێت ناشرینیکەی دوای ئاشکراش ببێ شوێنەوارێک هەر بەجێ دێڵێ چاو لێ تۆپە قوڕێک بێنە تۆپێ قوڕ بێنە بیکە بە دیوارێکە هەڵی دە بۆ دیوارێک ئەگەر نەشیگرێ قوڕەکە بە دیوارەکەشەوە نەنووسێت دوای چی بەجێهێشتۆ لە شوێنی خۆی ها بازنەیەکی خڕی بەجێهێشتۆ شوێنەوارێکی بەجێهێشتووە بوختان کە بۆ کەسێک دەکرێ جاری وا بوختان بۆ ژنێک دەکرێت واللهی مێردەکەی یەقینیشی هەیە کە ئەم ژنە چەند پاکە بەڵام سوبحان الله لەناو دڵا بەدەستۆ نییە ئیلا شوێنەواری وەکو تۆ بە قوڕەکە بەجێ دێڵێ بۆیە بوختان ئەوەندە گەورەیە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئەو عایشەی چەند خۆشویستووە ئەو پێغەمبەرە دڵپاکە زانیوێتی خێزانە بەڕێزەکەی خۆی چەند پاکە کەچی کاتێ ئەو منافق و ناپاکانە لە مەدینەدا بوختانیان بۆ خات و عایشە کرد وتیان لەگەڵ پیاوێکە دەستی تێکەڵاو کردەوە بە یەکەوە بیندراون پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک دانە مانگ ئیسراحەت لە دڵ و دەرونی هەڵگرا گیرا کاتێک کە عایشە دەفەرمێ پێغەمبەر مەیلی جارانی لەلام نەمابوو هەواڵی دەپرسیم بەڵام هەستم دەکرد زۆر سارد و سڕە کاتێک کە دایک من بینی وتی ڕۆڵی گوتم پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو جاران نییە ئەو مەیل و خۆشەویستی جارانی بۆم نەماوە دایە والله هیچم نەکردووە فەمی ڕۆڵە ئاگاد لە چییە بەڵام ئافرەتی جوان و شۆخ و شەنگی وەکو تۆ معڕەزە بۆی بوختانیشی بۆ بکرێ وتم بوختانی چی وتی کوڕم ماڵ نەماوە لە مەدینەدا باسی تۆی تێدا نەکرێ تۆ لەگەڵ پیاوێکە نەعوذ بالله بیندراوی پێغەمبەر لەوە بێتاقەتە جا بزانن بەڕێزان ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم عیلمی غەیبی بزانیایە وانە ئەبوو لەگەڵ ماڵەکەی خۆی دابیکتە تەواو من بۆ خۆم ئاگام لە هەموو شتێکە حتا خوا سوورەتی نوری نەنارد ئاەتەکانی قورئاندا نەبەزین پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵی ئیسراحەتی نەکرد بۆیە بوختان ئەو تاوانەی خۆتانی لێ پارێزن ئەو پەڵەیە نەشیگرێ ئیلا شوێنەوارێک لە دڵی بەرامبەرا بەجێ دێڵێ خەڵک دەکەونە و گومان لە فڵان کەس یەقینیان هەیە کەوانێ بەڵام چونکە بوختانچێکە وای هۆنیوەتەوە شوێنەوارێک لە دڵی خەڵکا بەجێ دێڵێ بۆیە حتا قیامەت ئەو بوختانە لە کۆڵیان نابێتەوە خوا نەفرەت لە بوختان چی دەکا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەی خێزانی خۆیەوە لەناو ماڵ و عایلەی خۆیدا ئەوەی خوا پێی نەوتی چی نەزانی علمی غەیب بەس ئەڵڵا دەیزانێ سێمیان پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ عەلەیهی الصەلاة وەسسەلام ئیبراهیم ئەبوو الئەنبیا باوکی پێغەمبەران کۆمەڵێک کەس میوانی بوون کۆمەڵێک پیاوی معقول سیما جوان پیاوانی بەڕێز لەسەر شکلی کەسانی وەکو جەنابتان دیندار و خواناس سیما و مەلاحیمی ئیسلامیان پێوە دیار بوو میوانی بوون ئەو ئیبراهیمە یەکسەر ڕای کرد ئەوەندە میوان دۆست بوو فەجاء بعجل سەمین وەکو لە سوورەتی ذاریاتە دەفەرمێ لە سوورەتی هودیشا دەفەرمێ فەجاء بعجل حەنیث واتە گۆلکێکی هێنا هەردوو ئاەتەکەی قورئان تەواوکەر یەکن سوورەتی ذاریات و هود تەواوکەر یەکن گۆلکەکە هەم قەڵەو بوو نەچوو بزانە کام مانگایە کام گۆلکە نەخۆشە ئەو بۆ میوان باشە هەر فڕی دەدەین کورە سەری بڕۆ مریشکە مندار دەبێتەوە نەوەڵا کامەی قەڵە و جوانە و دابەستەیە وتی ئەم میوانانە پیاوی بەڕێزن ئەمە لە شکڵ و شێوەیان دیارە لە ماڵی خۆیاندا پیاون ڕویان کردوتە ئەم ماڵە نابێ بێ حرمە سەیر بکرێن کام گۆلکێ قەڵە و گوێرەکە ئەوەی سەربڕی حەنیث واتە لەسەر پشکۆی ئاگر برژاندی جا قورئان وەسفی خواردنەکەش دەکات واتە ئەی گەمیوانداریت کە شەرنی هەر خواردنەکە دابدرێ فەن بنوێنە لە پێشکەشکردنی خواردنەکەدا پێڵن ئەتەکێتی دروستکردنی خواردن جاری وایە هەمان خواردنە لەسەر سفرەیەک کابانێک وا دەیڕازێنێتەوە شێفێک وا دەیڕازێنێتەوە هەر حەز دەکەی سەیری کەی کەسێکیش هەر هەمان خواردنە وا بەسەر یەکا ترشاندوویەتی وەڵای هەرەوەی دەیخۆی ئیبراهیم فەنی دروستکردنی خواردنی هەبوو ئەو گۆشتە برسیتان نێخۆ وا برژا بوو چەوریەکەی دەهاتە خوارەوە سوور بوو وەکو دەنوکی کەو بۆی بردن پێشکەشی کردن وازانێ ئەمانە میوان و بەڕێزن یعنی پیاوانی کەسی چاکن بەڵام کاتێک کە سەیری کرد ماوەیەک تر خۆی مەشغوڵ کرد بۆیە لە قورئانەکە دەفەرمێ سەیری دەستی میوان مەکە سەیریکەی کابراوتی میوانی هەبوو وتی کاکە وەریا بەوە ئەو پارۆی بردت بۆ دەمت مووی پێوەیە وتی قوڕ بەسەرم بەخوا داینێمەوە چاوە دەوەندە تیژ بێ مووی ناو پارۆکان ببینی پارۆکانیشم دەژمێری کە نانت خوارد لەگەڵ میوانە بەتایبەت ئەگەر زۆر تێکەڵاو و برادەر نەبووی غەریب بوو یەکەم جار بوو
ئیتر خۆت مەشغوڵ کە سەیری دەستی ئەو بەردەمی ئەو مەکە لەوایە چێ فەقیرە تەریق بێتەوە بڵێ وەڵا هەموو قاپەکەی هێن کردەوە دووجا برنجی تێکەدەوە و گۆشتی زیادی هێنا خۆت مەشغوڵ کە و ڕووبکە لایەکی کە بۆی ئەو نانەکەی بە ئیسراحەت خوا ئیبراهیم وای کرد خۆی مەشغوڵ کە بە هێندێک شتەوە بە خواردنەوە بەڵام کاتێ سەر هەڵدەبڕێ ئەوان یەک تۆزیان نەخواردووە اینجا سەیری قورئان کەم بەڕێزان و ئەوجەسە منهم خیفە ئالێدا ترسێک هات بۆ حەزەتی ئیبراهیم بۆ ترسی بۆ هات لەبەر ئەوەی ئەو زەمەنە هەتا سەدەمی بابووباپیرانی من و تۆش عادەت و عرف وا بوو مەردایەتی هەبوو لە ناو خەڵکە کەسێ بچوایە سەر سفرەی ماڵێک یەک پارۆنانی وشکی بخواردایە یعنی لە شەڕم ئەمین بە مادام من مەچی ماڵم کردووی لە منەوە تووشی خراپە نابی بەڵام کەسێ بچوایە ماڵێکەوە ئەگەر لە نانەکەی نەخواردایە نیشانەی ئەوەیە من دوژمنایەتێکم لەگەڵ تۆ هاتوم تۆڵە لێ بکەمەوە ئەمانە کۆمەڵێک پیاوی بەڕێز گەنجی بەتوانە ئیبراهیمیش بەتەنیا لە دەشت و بیابانێکایە ئەمانە لەسەر سفرەکەی ناخۆن ترسێک چوە دڵیەوە ئەبێ خوایە ئەمانە دوژمنایەتێکیان لەگەڵ منە هەبێ هاتبن ماڵەکە و مەڕووماڵاتەکەم تاڵانکەن بۆیە بەداخەوە ئێستا عکس بۆتەوە ئێستا خەڵک داوەت دەکەوت لەسەر سفرەی خۆی زەهری دەرخوارد داوەکو مەسوولەکان ئێستا خەڵک لە داوەتکردنی یەکتر لە ناودەوا پیلانی کوشتنی بۆ دادەنێ ئەو زەمەنەی ئیبراهیم پێغەمبەر تا بوو باپیرانی من و تۆ جوان نەبووە کابرا کە چوە سەر سفرە یەک پەرداخ ئاوی خوار بێتەوە نەدەبوو خیانەت لەو ماڵە بکەی خیانەت بە ناموسی بکەی خیانەت بە سفرەی بکەی خیانەت بە ماڵی بکەی خیانەت بە خۆی بکەی ئەمە ئەوە ڕوحت دەبوو لە پێناوی پارێزی ئیبراهیم کە بینی میوانەکان هیچ ناخۆن فەرمی باوەڕ کە شتێک هەیە ئەمانە نیازیان خراپە بۆیە نایانەوێت نمەکی ماڵم بکەن ئالەم کاتەدا ئەو ئیبراهیمە پێغەمبەرە بەڕێزە کە لەبەر خوا خرایە ئاگرەوە ئاگای لەوە نییە ئەمانە مرۆڤ نین چاو لێ ئەگە عیلمی غەیبی بزانیا دەبوو هەر یەکسەر بیا هەر بە نموچاویانە ئێستا وایە بە ناوی دینە وەڵا سەیری فڵان کەس کەم دەزانم دەموچاوی چۆنە کوڕە وەڵا ڕاز ناکەی ئەوە قورئانەکەی پێمان دەڵێ ئیبراهیم حیوانی سەر بڕی و بۆی برژاندن و لەبەر دەمیدانان نەیزانی ئەوانە مرۆڤ نین مەلایکە دەسێتە سەر شکلی ئینسانیش کە زانیان ئیبراهیم شڵەژاوە وتیان ئینا ئورسیلنا ئیلا قەومی لوط سوورەتی هود ئایەتی 7 وتیان مەترسە دڵەڕاوچەند نەبێ ئێمە فریشتەین ئێمە ئینسان نین ئێمە خوای گەورەندەمان نێرێ ناردوینی دەچین میواندارێکی تۆ بکەین مژدەت بدەینێ ئەم خێزانە بەڕێزت کە عمری لە 80 ساڵ زیاتر تێپەڕی کردو خوا ئەولادی ساڵحتان دەداتێ هاتوین مژدەی خۆشتان بدەینێ دەژڕۆین لەولاوە قەومی لوت پێغەمبەر ئەو نێربازانە شارەکەیان بەسەرا هەڵدەژێڕینەوە لە ناویان دەبەیت چاو لێ بەڕێزان ئیبراهیم پێغەمبەر ئەو هەموو نان خواردن و ئەو هەموو ترساتە دڵیەوە ئاگای لەوە نییە ئەمانە مرۆڤ نین فریشتن کەواتە عیلمی غەیب بەس شێ دەیزانێ بەس ئەڵڵا ئەبول ئەنبیا ئیبراهیمیش نایزانێ کە چوونە لای لوت پێغەمبەر هەمان فریشتن بەڵام لەسەر شکڵی مرۆڤ چوون نەیزانی مەلایکەتن سیئ بهم وضاق بهم ضرعا وقال هذا يوم عصيب سورة هود آياتي 77 بخوێننەوە لوت پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێت لە ماڵەوە دانیشتۆ بەناو دێیەکەدا کۆمەڵە گەنجی جوانی تازە پێگەیشتووی بەڕێز هاتوون و میوانی لەو کاتەدا لوت پێغەمبەر چ عەزابێکی نەفسی چێشت زۆر بە هاتنی ئەو میوانە گەنجانە ئەو کوڕە گەنجانە ناڕەحەت بوو چونکە ئەو قەومە ئەوەندە بەدڕەوشت بوون هەر کەسێکیان دەست بکەوتە فەسادیان دەکرد ئەوڕیان لەمێ نەدەدایەوە وەکو ئەم هاوڕەگەز بازانەی ئەم سەردەمە ئاواتیان ئەوە بوو نێربازی لە وڵاتە بڵاو بێتەوە ئیتر حەقی ئەویان نەبوو ئەمە میوانە ئەمە چێیە ئەمە چاکە ئەمە باشە ئەمە خراپە ئیبلوت پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ ئەوەندە بەڕێز بوو وەکو کەسانی دینداری وەکو جەنابتان ماڵەکەی تازەمانە هاتوونە ماڵیەوە ئەمانە لە زیمەی ئەو دەنگە خۆیان لەسەر بە کوشدا دەبێ بیان پارێزیە ئەش زانی ئەو قەومە چەند پیسن ئەی خوای گیان کە ناڕەحەت بوو وضاق بهم ضرعا دەفەرمێ لەو کاتەدا ئەم زەویەی لەسەر تەنگ بووبووەوە وقال هذا يوم عصيب فەرمووی چ ڕۆژێکی ڕەشە لە ژیانمدا قەت ڕۆژی وا تەنگانم لە ژیانمان نەبینیوە ئێستا چواردەوری ماڵەکەم دەگرن و لەبەر چاوی خۆمدا ئەو میوانە ئازیزانە دەبەنە دەرەوە منیش بە تاقی تەنیام کەسێک نییە پاڵپشتم بکە بە تەنیا زەوتی ئەو هەموو خەڵکە بێدین و خراپەکار و فەسادە ناگری خوای گیان چ ڕۆژێکی ڕەشە لە ژیانمدا ئەم دەرسە چیمان پێ دەڵێ ئەم دەرسە بەڕێزان چاک بیخەنە گوێتانەوە بە هەموو موسڵمانانی ڕابگەێنن لە ئەو پەڕی تەنگانەدا جاری وایە لەو وەختەدا کە تۆ لە ئەو پەڕی تەنگانەدای دڵنیا بە لەو لەحزەیە خۆشی دێ مەلایکەتی ڕەحمەتی خوا لە ماڵی لوت پێغەمبەردان
ئەوە دوا ڕۆژی ناڕەحەتی ژیانی لوت پێغەمبەرە، دوا ڕۆژێتی لە بەیانیەوە جارێشکە دیداری ئەو قەومە پیسە نابینێتەوە، خوا بۆ یەکجاری ڕزگاریان دەکا. کەچی لەو لەحزەیەدا لوت وا دەزانێت ڕۆژە هەرە ڕەشەکەی ژیانیەتی، بەڵام بە پێچەوانەوە ئەو ڕۆژە خۆشترین ڕۆژی ژیانیە و مەلایکەتی ڕەحمەت وا لە ماڵەکەیدان. بۆیە جەنابیشت ئەو ڕۆژەی کە دەگەیتە ئاستێک دنیا لەبەر چاوت تاریک دەبێ، ئەڵێ هیچ ڕووناکێک لەم سەر زەوێدا بۆ من نەماوەتەوە، چ ڕۆژێکی ڕەشی ژیانمە یەقینت هەبێ لەوە چێت دەرگای کراوە لە بەردەم تابێ، لەوە چێ ئەو کاتە خوا دەرگای ڕەحمەت لێ بکاتەوە، قەت ناومێد مەبە لە ژیان. بەڵام عیلمی غەیب کەس نایزانێت. ئەو پێغەمبەرە ئازیزە لوت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ڕۆژی ڕزگاری خۆی نەیدەزانی کامەیە. ئێستا کابرات خوا گوناه نییە بڕوای پێ بکەیت، دەڵێ دەزانم دوای دووسێ مانجیکە بەختەکەت دەکرێتەوە شوت بۆ دەکرێت و ژنت بۆ دێ. ئەوە لوت پێغەمبەری خوایە، مەلایکەتی ڕەحمەت لە ماڵەکەیدان، ڕۆژی ڕزگاریەکەی چەند سعاتێکی ماوە، ئەلەیسە الصبح بقەریب کە موژدەیان دەیە ڕزگارت دەبێت لەو بەدفە ساڵانە. فەرمووی یعنی دەگەینە بەیانی وتیان ئەلەیسە الصبح بقەریب، کوڕە بەیانی چەند سعاتێکی ماوە، خەمن نەبێت چەند سعاتێکی تر بۆ دوجار ئەو بەدفە ساڵانە نابینیتەوە، هەر هەمویان لە ناو دەبین. وتیان ئینا ڕسول ڕەبیکە، کە زانیان لوت پێغەمبەر چەند ناڕەحەتە ئینجا خۆیان ئاشکرا کرد. وتیان موژدە لێبێ ئێمە مەلایکەتین، ئێمە ئینسان نین، ئەوانە نەک ناتوانن دەستکاری ئێمە بکەن، هەر ناتوان لە دەرگای ماڵی جەنابیشن نزیک ببنەوە، هەر کە نزیک بوونەوە چاویان کوێر دەبێ، ئێمە نابینن چکە ئێمە مەلایکەتین، ناتوانن لە ماڵی تۆش نزیک ببنەوە، هەر چەند سعاتێکی تر سەبر بگرە لە نیوەشەوە خۆت و ئەو چەند کەسەی ئیمانیان پێتێناوە بەس ژنەکە لەگەڵ خۆن نەبیتە دەرەوە چکە کافرە بێت یاچێ بە دزیەوە شارەکە بەجێ بێڵە، هەر تۆ چوویتە ئەودی و شورای شارەوە ئێمە شارەکەیان بەسەراوێران دەکەین بۆ هەتا خوا تۆ ڕزگار دەکا. ئەم ئاەتەی سوورەتی هود، ئاەتی 81 سوورەتی هود دەرگای ڕەحمەتمان لێ دەکاتەوە، پێمان دەڵێ ئەو وەختەی لە ئەو پەڕی تەنگانەدای دڵنیا بە لەوە چێ ئەوە لەحزەی ڕزگاربوونت بێ، نەچی خۆت بکوژی، نەچی ناومێد بی، نەچی دنیا لەبەر چاوت تاریک بێ، مادام گەیشتوویە لوتکەی ناڕەحەتی هذا یوم عەسیب. لوت فەرمووی خوایە گیان لە هەموو عمرمان ڕۆژی وا ڕەشم بەخۆمەوە نەبینیوە کە ئەوەندە خەتەریان لەسەر ژیان و کەرامەت و ڕێز و حرمەتی ماڵەکەم هەبێ، خۆزگە خۆمیان بکوشتایە بەس دەستکاری ئەم گەنجە میوانانیان نەکردایە، ئەو بەدفە ساڵانە نەیانتوانیا دەست درێژی مام بکەنە سەر. لەو ناڕەحەتیەدا خوا دەرگای ڕەحمەتی کردەوە بۆ یەکجاری ڕزگاری کرد. گەشتبین بن بە ژیان، قەل لە ئاستی تنگانەکاندا بە ئیزنی خوای گەورە مەڕوخێن، ئەو وەختە چاوەڕێ بکە خوا لەو لەحزەیە دەرگای ڕەحمەت لێ بکاتەوە، وەکو لوت خوا دەرگای لێ دەکاتەوە. بەڵگەی پێنجەم، یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، ئەو پێغەمبەرە ئازیزە، یعقوب بۆ خۆی پێغەمبەرە، ئیسحاقی باوکی چییە؟ ئەویش پێغەمبەرە، ئیسحاق کوڕی چێیە؟ کوڕی ئیبراهیمە، ئەویش پێغەمبەرە، سێ پشت پێغەمبەر. یوسفی لە دوور خراوەتەوە نزیکی 40 ساڵ، یوسف لە دوور نییە، لە شامەوە بۆ کوێ؟ بۆ میسر. ئەو مەسافەیە نازانی یوسفی کوڕی لەکوێیە، ئەوەندە بۆی دەگریاوە بیەضەت عەیناه من الحزن فهو کەظیم، ئەوەندەی خەفەل لە ناخی خۆیان خواردەوە، فرمێسک بە چاوی هاتە خوارەوە چاوەکانی لە دەستدا، چاوی سپی بوو لەبەر گریان. ئەو پێغەمبەری خوایە هەتا خوای گەورە خەبەرەکەی بۆ ئاشکرا نەکرد و یوسف نەگەیشتە پلەپایە لەو مەسافە کەمەدا لە بینی وڵاتی شام و میسردا نەیزانی یوسفی کوڕی لەکوێیە. توخوا بەڕێزانی ئەوە قورئان دەخوێنەوە، ئەم ئومەتە ئیماندارە کەچی دەچێتە لای کابرایەکی فاڵچی ساحیر یان بە حساب بەناوی بەرگی دینیەوە ئەزانم دزیەکە لەکوێ لێکراوە، خەمن نایە بۆ دەدۆزمەوە. ئەوە یعقوب پێغەمبەرە نازانە کوڕەکەی خۆی لەکوێیە، هەر لە پەنا خۆیەوەیەتی 40 دانە ساڵ چاوی نابینا بوو هێندە گریا، عیلمی ئەوەی پێ نەبوو کوڕەکەی ماوە وا بۆتە وەزیر لە میسرا، وانییە؟ ئەی تۆ قورئان پێت دەڵێ ئەی چۆن بەم درۆزنە بڕوا دەکەی دوو لە ڕووی جەنابتان؟ ئاخر ئەو پێغەمبەرە لە پێشترە شت بزانێ کە نایزانێ یان ئەم فاڵچی و درۆزنە کە دزیت بۆ ئاشکرا دەکا، کە دەڵێ کوڕەکەت دێتەوە کە سجنەکەت بەردەبێ، کورە نەچن بەشتی وا بڕوا بکەن، قورئان بخوێننەوە. ئەمە هەموو بەڵگە قورئانیەکان کە بۆ جەنابتانم باس کرد. مەلایکەتی خوا وتیان سبحانك لا علم لنا إلا ما علمتنا، سورة البقرة آيات 32. يا الله أوي تو فيرمان نكي باكو بيقردي بوتو ما لا علم لنا إلا ما علمتنا، إلا ما قالوا تو فيرمان كي بخوا إما هيش نازاني إلا أوي تو بيد نوت بين پروردگارا كواتا درسي كم بريزان أوي أخواي پروردگار غيري خوي علمي غيب بهيس كسيكين داو إلا ئەوەی کە خۆی مەیلی لێبێ. ئێمە بەڵگەیەکمان هەیە لە قورئانە،
موسا پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێت چەند لە خوا نزیکە ئەو موسا پێغەمبەرە کە تەوڕاتی وهاتووە کە ڕاستەوخۆ کەلیم الله لەگەڵ خوادا قسەی کردووە کاتێک کە خضر کە پلەی لە ئاستی ئەو دانیە چکە خضر پێغەمبەر نیە لەسەر قەولی زانایان بەس ساڵحێکە خوا باسی دەکا عەبدەن من عیبادینا بەڕاستی عەبدێکی خالص بۆ خوا یعنی چەندە عەبدایەتی و ملکەچیت بۆ خوا زۆر بێ ئەوەندە لە خوا نزیک دەبێەوە ئاتەیناه ڕەحمەتەن من عیندینا دڵمان پڕ کرد بوو لە ڕەحم و بەزەی خۆمان بەشێک لە ڕەحم و بەزەی لوتفی خوا زەڕێک لە دڵی ئەو خضرەیدا بوو وعلمناه من لدنا علما لسورة كهف آيات 65 دفرمي الكهف آيات 65 دفرمي زانستيك ما من لدنا للايان خومان و بيبخشيبو من لدنا علما هندي لزانستي خومان من بيبخشيبو او توز زانستي كخوا بيبخشيبو كشتيكي كن كرت موسى رخنا دقري الكاكو كشتبو كن دقي كبرة بياوتي لقلا كردوين بلام خوا او اقاداري كدو علمي غيبني وخوا اقاداري كدو وعلمناه اما اقادار مان كرد ويجاري واه وليكاني خوا صالحان خوا يقول تشكر دخات دليانوا هندي شدكنا ولا علمي غيب درچ خوا اشكراي كردوا بيوتوا علمناه جاء ما تبي ما عند ما مستا بيش او ما مستا بده رحمتي هبه او بو ما مستا انا كما مستا رحمه من عندنا وعلمناه من لدنا علما ما مستا بيش او خلق فيركا دبر رحمه ومهرباني وصوزي هبه بأندازي أو عبدا من عبادنا تام الكسي خوابي خوازانست زياد دكا هر كسيكيش ما مستابه والرحمة لدلا نبي زانستكي سود بخلق ناقيني أو صفاتي خضر بو موسى أمشتاني ندزاني عيبجنية لشاني موسى نايت أخواره نيدزاني بوشي أم غلامة دا كجيا جنجيكي توجبو مير من دالك يقزل الليلة دا وكشتي موسى توربو وبنا حق من دالك دا كجي خضر فرمي بيدنگ با بو استجار الصبر تبه أو من خو أقداري كدوم لخو موكارناكم دیوارێک ڕاست دەکاتەوە بەبێ کرێ ئەمان دینارێکیان نەداوینێ نانێکیان نەداوینێ فەئەبەو ئەن یوضەیفوهما لە ئێوارەوە تەقە لە دەرگای ئەم ماڵانە دەدەین کەس کولێرە و ئاوێکمان ناداتێ توخوا ئیشیان بە بەلاش بۆ دەکەی ئەها موسا ئاگای لە هیچ نییە موسا بەو گەورەی خۆی پێغەمبەری خوا ئاگای لەمانە نییە عیلمی غەیب نازانێ بەڵام خضر خوا هەندێک شتی ئاگادار کردووە هەندێک شتی ئاگادار کردووە دەفەرمێ ئەوەی دوو منداڵی هەتیەوە باوکیان پیاوی ساڵح بووە لەبەر خاتری حرمەتی باوکیان خوا ماڵەکەیان بۆ دەپارێزێ منی ڕاستپاردۆ کە دیوارەکەیان بۆ چاکەینەوە لەگەڵ تۆدا بۆیە بەڕێزان عیلمی غەیب ئیلا مەگەر ئەوانەی کە پەروەردگار شتێکی پێبەخشیون ئەوەش لە قاڵبی غەیب نامێنێت چکە تازە ئاشکرا بوو هیچ کەس نایزانێت دەرسی دووەم وما تدري نفس ماذا تكسب غدا سيدي وردي قرآن كان كقرآن تنخرن دولة سر وشبه وشي بوستن نافرمي ماذا تعمل غدا أم قرآن شن وردا بويا قرآن كلامي خالق نق مخلوق فما وما تدري نفس ماذا تعمل غدا غلطة وما تدري نفس ماذا تكسب غدا يعني تو دزاني بياني تشدكي لدلتا دزاني تشدكي برنامج ريجيت كردوا بلام تكسبو يعني لأن النفوس تعلم ماذا ستعمل في غداها تو بياني دزاني برنامج تو شي دكانك دكي تو شركة دكي تو شي كريكاري دكي تو ما مصايز زانكو يشي وزانكو كد تو خوان كاري يشي وخوان نكد من آمادەی وتارم کردو وتاری بەیانی حاضرکەم ئاو چاولێ هەموو بەرنامە ڕێژەکەمان کردووە دەزانم چ دەکەم تۆش دەزانی چ دەکەی بەڵام ئایا ئەوەی بەرنامە ڕێژیمان بۆ کردووە بەرهەمەکەی هەڵدەگرین دەگەینە ئامانجەکە پێی دەگەینیان نا تەکسیب ئەوەیە لكن تكسبه أم لا ئەوەی بەرنامە ڕێژیت بۆ کردووە دەرەچێ هذا في علم الله أو بس الله دەیزانێت سبحانه وتعالى لەبەر نەوەکو خوانە خواستە برینی ئەو کەسە بکولێتەوە ئینا لەم شاری هەولێرە ڕووداوێک ڕوویدا جارێک لە وتاری شەباسم کردو بە کتێب لامە گەنجێکی ئەم شاری هەولێرەی خۆمان ژنمارەکردنی دەبێت لە یەکێک لە مزگەوتەکاندا خۆی گەورە سەوری دایک و باوکی ئەو گەنجە بدا کە لە دەرەوەی وڵات خوێندنی باڵای خوێندەبوو هاتەوە گەنجێکی ساڵح حافزی قورئان زۆر دیندار و بەڕێز باوکی و دایکی کچێکی پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتانی بۆ دیاری دەکەن کە باڵاپۆش حافظ قورئان ئەویش بە ئەدەب و بە حورمەت کەس نازانێ دەزانی بەیانی چ دەکەی بەس قەت نازانی بەرهەمەکەی دەگەیتە کۆتاییاننا ئەوە لەسەر ئەو باسی دەکەم کار تەوزیع دەکەن کە دەستورێکی جوانە لە زیاتیش هۆڵ و ئەمانەت کە الحەمدولillah ئێمە تا ئێستا تا تواناشمان هەبێت نایڵین تەعزیە بێتە مزگەوتەوە هەر مزگەوت تەعزیەخانەی تێدا بێ ئەوە حەق وایە هەر بیکەی بە هۆڵ باشە مزگەوتی ئێمە نابێ بۆ مردووان بێ مزگەوتی ئێمە شوێنی زیندوانە ئیسلام نایەڵم بمرێ حتا دەسەڵاتم هەبێ نایەڵمە مزگەوتی ڕێگەی بەهەشتە تەعزیەخانەی تیا بێ حتا دەسەڵاتمان هەبێ
نابێ مزگەوت بێتە شوێنی مردووان، بێ مزگەوت بێتە شوێنی پەروەردەی زیندوان. تانبینی تەعزیەخانەی هەبوو حەق وایە تەختی بکەی وەڵڵا، چونکە بەس بۆ مردووان بە هەر بیکەی بە گۆڕستان، ئەو بۆ فاتحا خوێنی مردووان. ئێمە دەمانێت جارە فاتحا فێری زیندوان کەین بۆی ژیانمان بەختەوەر بێ ئەوجا بە جوانی بمرین. ئەو مزگەوتانە لە زۆر مزگەوتی هەولێرە شەکرا و خواردنەوەی تێدا دەکرێت، قورئان خوێندن، دوعای خێر، سڵاوەتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە زیاتی پچە شوێنێک کە بێ ئەمری خوای لێ دەکرێت لە ماڵی خوای پەروەردگارە ئەلحەمدولله دوعای خێر بۆ ئەو کوڕ و کچە دەکرێت و خەڵکی گەڕەکی ئاشکرا دەبن کاکە کچەکەی تۆش وەختی بە شودانێتی برام بیری لێ بکەوە، کاکە گەنجەکەی تۆش وەختی ژنهێنانێتی، ها کوڕی فڵان کەس ژنی هێنا تۆش خەمێکی لێ بخۆ، دەتوی دەوڵەمەندیش دەست بەرە 2 دینار لە جیفانە دەربێنە یارمەتی ئەو کوڕە گەنجەی پێ بدە واژنی مارە کردووە. هەوە لە مزگەوت تا بیر دەکەوێتەوە. مزگەوت شوێنی مردووان نییە کابرا تا مردووە مزگەوتی نەدی و ئەنجام مزگەوتی پێ قەڵەباڵەکەم إلى روح الشهيد المغفور نازام چی کابرا قورآن خوێنیش والله پارەی نەدەی یەک کەلیمەی بۆ ناخوێنێ، والله پارەی نەدەی الله کوڕە هەی نەعلەتی لێ بێ خوا بیباتە جەهەنەم، 1001 شعر و شانامەی بۆ دەهۆنێتەوە چونکە بە پارە قورآنەکەی دەخوێنێت، خیانەت لەو قورآنە دەکاویش. ئەویش کابرا نوێژێکی بۆ خوا نەکردووە کە پێی هەڵدەڵێ کابرای قورئان خوێن لەو سەرەوە دەیهێنێ ئەمە وەلی خوا بوو، ئەمە ساڵح بوو، ئەمە ئەم دنیا لەبەر خاتی ئەو ڕاوەستا بوو، با بە ئەو سوزدەی بۆ خوا نەبردووە، ئەوە ئیشی بە مزگەوت هەیە بۆ تەعزیەخانە بۆی ماڵەکەی پیس نەبێ، هەی قورئان خوێنی نەکبەت. چۆن ئەو قورئانە تۆ بۆ زیندوانی بەکاربێنە نەک بۆ خوێندنی مردووان. بەڵێ دووری نەخەینەوە، ئەم گەنجە کار تەوزیع دەکا بۆ جەنابەت بۆ ئەو لێرەوە دەچێت بۆ کەرکووک بۆ ماڵی خاڵی کە حرمەتی خاڵی و برای دایکی بگرێ خۆی کارتەکەیان بۆ بەرێ، خاڵێکیان بەیانی لە مزگەوتی فڵان شوێن لە هەولێرە لە گەڕەکی ئەوە ژن مارە دەکەین و شەکرا و خواردنەوەیە. سبحان الله هەمان مەوعیدی ڕۆژی چوارشەممە کاتی سعات 2 پێش نوێژی عەسر مەوعیدی شەکرا و خواردنەوە سارەکەی لە ڕێگا وەردەگەڕێ و گەنجەکە دەمرێ، بەیانی لە هەمان مزگەوت لە سعات 2دا لە جیاتی شەکرا و خواردنەوە تەعزیە ئەو مزگەوت ئەو گەنجەی تێدا دەبێت. سبحان الله چاو لێیە. تۆ بەرنامە ڕێژیت هەبوو ئەزانی بەیانی چ دەکەی، خەڵکت هەمووی داوەت کردووە، بەڵام ئەو هەموو خەڵکەی بۆ شەکرا و خواردنەوە هاتبوون بەشداری نوێژی جەنازەیان لەو مزگەوتەدا کرد، نەک بەشداری پیرۆزبایی. بەڕێزان بووک و زاوە هەبوو لەم ساڵدا بە یەکەوە مردن، ڕێگا کە ڕۆیشتن خۆیان بەرنامە ڕێژیان کردبوو، بۆیە بووک چۆتە ساڵۆن خۆی گۆڕیوە، بۆیە زاوە قات و ڕیباتی بەستووە کە شەوی خۆشبەختیان لە پێشە، بەڵام شەوەکەیان لەکوێدا بردەسەر؟ لە گۆڕستانە لە تەنیژیەکەوە نێژران. زاوا هەبوو لەم شارەدا کاتێک کە بووکی گواستەوە بووکی لە ماڵەوەدانا یەکێ لە برادەرەکانی خۆی گەیاندەوە ماڵەوە، لە ڕێگادا تووشی حادیسەی سارە بوو، بووک بە کچی گەڕایەوە ماڵی باوکی، ژن نەبوو بە کچی گەڕایەوە ماڵی باوکی. وما تدري نفس ماذا تعلم غدا نییە چاولێ وما تدري نفس ماذا تكسب غدا، ئەوەی بەرنامە ڕێژیت بۆ کردووە و تۆ لە دڵتایە دەیکەی تەکسیبووە، تەکسیبوو بەس ئەڵڵا دەیزانێ. چاولێ ئەو بووک و زاوایە هەموو بەرنامە ڕێژی و کار و هەمووی جێبەجێ کرابوو بۆ ئەوەی بەیانی لە کەژاوی بووک و زاوادا بن، بەڵام ئەڵڵا ئیمزای لێ نەدابوو، نەگەیشت. تەکسیبوو بەس ئەڵڵا دەیزانێ. معاملەیەک دەکەی هەموو شتێکت ئامادە کردووە کە خێر دەکەی، بەڵام تەکسیبوو ئایا بەدەستی دێنی؟ بەس ئەڵڵا خۆی دەیزانێ. بەس بە ئەڵڵا پشت ببەستە گەشببینیش بە بەرژیان. والله ئەم دەرسە ئەوەندە بە نرخی هێشتا ماوێتی وما تدري نفس ماذا تكسب غدا. دایما لە خزمەت قورئان دابن، غەیر ڕەمەزانیش هەر لە خزمەت قورئان دابن، بەڵام بەم وردیە شارەزای بن. ئاەتەکان مەکەن بە کوردی بە سەریعی تێدا تێپەڕی، لە سەری بۆستن بزانین خوای گەورە لە قورئانەکەیدا چۆن باسی ژیانێکی بەختەوەرمان بۆ دەکا. یا ڕەبی خوای گەورە بەم ئیسلامە بەختەوەرمان کەی، یا ڕەبی خوایە بەم قورئانە بەختەوەرمان کەی، دینمان زیاد کەی، ئیمانمان پتەوکەی، یا ڕەبی خوای پەروەردگار ژیانێکی خۆشبەختمان بەنسیب بکەی لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک. یا ئەڵڵا خۆت خۆمان، خێزانمان، مسلمانانمان، ئەهلی مزگەوتمان، ئەهلی کوردستانمان، مرۆڤایەتی بەگشتی یا ڕەبی خوایە خۆت بمان پارێزی. بەرنامەی نێتی خێر دەدڵمان نابێ بۆ کاری بەیانی، یا ڕەبی خوایە تۆش خێرەکان بێنە ڕێگامان و لە شەڕ لامان دەی بە ڕەحمەت و میهرەبانی خۆت. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم.